مكتب هي لزاري ناتم بۆچی ناچێت؟ جا لە مەکتەبی نیم هەتا ساڵێکە ناچم ئەی چێکی لە ماڵەوە ڕۆژانە خەریکی چیت؟ یاری یاری بە چ شتێ یاریەکەی؟ هەموو شتێک بە هەموو شتێک و چی؟ بە مۆبایل یاریەکەی؟ زۆر بە مۆبایل یاریەکەی؟ باشە بچکە ئەو یاری بە چ شتێکی ترەکەی؟ هەموو شت بەبە بەبە یاریەکەی؟ ئەی ئافرەت ئەی لە ماڵەوە خۆ فێری نووسینەکەی؟ ئەیدی باشە ڕۆژی جیانی مناڵانە چی هەیە پیرۆزبای لە مناڵان ناکەی؟ بە ڕۆژی جیانانی منداڵمان پیرۆزبێ ئەی تۆ چیەکەی؟ لە ماڵە خەریکی چیت ڕۆژانە یاریەکەی؟ یاری بە چ شتێکەکەی؟ بێ مۆبایل؟ ئەی بێچکە لە مۆبایل بە چ شتێکی تر؟ بکڵە بووکەڵە؟ ئەی قەت ناچیتە دەرەوە؟ بۆ لە ڕەفەقەکانە؟ ئەشتی بۆ لە ڕەفەقەکانە؟ ئەی بێچکە ئەلانە چی تێکی لە ماڵەوە؟ زیاتر خەریکە مۆبایلی؟ بۆچی خەریکی مۆبایلی؟ ئەی مۆبایل خراپ نییە؟ میانە لە ماڵەوە خەریکی چی ڕۆژانە؟ خەریکی نووسین خەریکی نووسینی؟ یاری ناکەی؟ یاری بە چ شتێکەکەی؟ دایکم جایان مۆبایلەکەمانێتە ئەی بێچکە لە مۆبایل بە چ شتێکی تر یاریەکەی؟ هەر بە مۆبایل یاریەکەی؟ حەزت لێ نییە بچیتە دەرەوە لەگەڵ ڕەفیقەکان یاری بکەی؟ ئەی بۆچی ناچی؟ چۆن ئەشتی بۆ ئەوی بە زیاتر خەریکی مۆبایلە بی؟ باشە بۆ ڕۆژی گیانی مناڵان پیرۆزبایی خۆتمان پێشکەشکا بڵێ ڕۆژی گیانی مناڵان پیرۆز بێ ڕۆژیانی مناڵان پیرۆزبێ ڕۆژانە خەریکی چێ؟ یاریەکە باشە چی یاریەکەکەی؟ مۆبایل و میکانە باشە زیاتر خەریکی مۆبایل ئەبی یان ئەچیتە دەرەوە لەگەڵ برادەرەکان تابی؟ ئەچمە دەرە یاری مۆبایلیش دەکەم باشە ئەی جگە لەسەر خوێندن نەماوە لە ماڵەوە خۆت سەعیەکەی؟ بەڵێ باشە ئەی ئافەرم بۆ ڕۆژی گیانی مناڵانە چ شتێکەڵی بە مناڵان؟ ڕۆژی گیانی مناڵان پیرۆز بێ مەڕواکەن تەلەبێ پۆلی چەندی؟ چواری ئێستا مەکتەب نییە خۆت لە ماڵ و خەریکی سایە بیت؟ بەڵێ باشە ئەی بێچکە لە سایی چی ترەکی ڕۆژانە لە ماڵەوە؟ ئەگەر سەیرام تاوگر کەمێک ئایپادەکەم کەمێک ئاپادەکەی ڕۆژانە چەند سەعات ئایپادەکەی؟ زۆر نایکەم باشە بۆچی زۆر ناکی خراپە بۆ مناڵ؟ بەڵێ زۆر باشە ئەی بێچکە لۆ یاری بەچی ترەکی بێچکە ئایپاد و مۆبایل؟ ڕۆژانە ئەچمە دەرەوە هەوایەکە گۆڕم باشە کەواتە تۆ لەگەڵ هاوڕەکانتا زیاتر یاریەکەی؟ بەڵێ باشە ئەی لە ماڵەوە زیاتر لەگەڵ دایە و باوە چۆن بڵێ بەیەکەوەدا ئەنیشن و قسە بکەن؟ بەڵێ ئەی ڕۆژی گیانی مناڵانە پیرۆزبایی خۆت ئاڕاستی مناڵانەکە؟ جێژنی جیهانی مناڵان لە مناڵان پیرۆزەکەم نەسیمگیان ڕۆژانە خەریکی چی؟ وەڵا خەریکی خوێندنەوە مۆبایلم ئەی باشە چە ساعت مۆبایل بەکارێنی؟ هین دایکمە باشە چەند ساعت بەکارێنی؟ وەڵا سەعاتیاوە دوان ئەی لە ماڵ بۆ خۆ سایەکەی؟ هەموو ڕۆژی جیهانی لە منداڵان پیرۆزەکەم هیوای خۆش و شادیان بۆ دەخوازم ئەکید ئەوە ئێستا شتەکە باوی لێ هاتووە مەرجیش نییە زۆر یعنی مشکلەی هەبێت ئێستا من کچی من بەجددی زۆر ئیسیفادەی لێ کرد یعنی لە بچووکیەوە بەکاری هێنا بەڵام هەستەکەم ئیسیفادەیەکی زۆری لێ کردووە بەڵام ئەگەر کاتێکی کەم پێی بێ بە لای منەوە خراپ نییە بەڵام متابعی بکەی بزانی کە سەیری چی ئەکات و متابعی چ شتێک ئەکات پێویستە بەردەوام ملاحەزەیان بکەی ئاگات لێیان بێ بزانی چی ئەکەن هەموو شتێک یعنی نەک بەس ئایپاد تۆ دایکەکە ببینێت چەندێک مەشغول بێ ئەویش وا هەستەکات ئەوە پێویستە ئەوەنە مەشغول بێ لەگەڵیە ئەکەوێتەوە سەر جۆری بەکارهێنانەکەش ئەو مناڵەت سەیری چ شتێک ئەکات متابعی چ شتێک ئەکات یعنی بەڕای من وەکو تەجروبەی خۆم و مناڵەکە یعنی تا حدێک ئیسیفادەی لێ کردووە یعنی ئەکەوێتەوە سەر یعنی متابعی ئەو دایکە یا ئەو باوکە بۆ ئەو مناڵە و مناڵەکەش خۆی سەیری چ شتێک ئەکات ئێستا ئەم کچەی من لە بچووکیەوە تۆزێک سەیری ئەکرد یعنی لە 3 ساڵیەوە وای لێ هاو ئینگلیزیەکەی فول بوو یعنی بەجددی ئەوە شتێکە لە پڕێکا باستی وشەی ئینگلیزی بۆ منە کرد شتێکی باش بوو بۆ من بەڵام کە متابعی مەکرد شتی هەنێ شتی سیر ناکرد کە سوودی نەبێ ینی زیاتر کە متابعی مەکرد سەیری شتی تعلیمیە کرد ینی ئەوە بۆ منیش خۆشحاڵی بوو کە ئێستا ماشەڵای لێ بێ ینی ناتقە ینی لە لغەکەیە
والله هەندێک جار یاری یەکەم بە ئایپادەکەم یاریش بە یاری کان مەکەم باشە ئەچیتە دەرەوە لەگەڵ هاوڕەکان تاری بکەیت نەوەڵا ڕەفیقم نییە لێرە باشە نازێکیان ڕۆژانە چەندێک خەریکی ئایپاد دەبێت 1-2 ساعات. Hello everyone, if you have had a good day or you had a bad day, I hope you change that into a good day. والله دایک و باوک خەتە لە دایک و باوکەکانی خەتە لە سیستەمەکە ئێمە لە حکوومەت وڵاتی ئێمەیە هەرچی شتی خراپ هێناوێتە ناو وڵاتەکەیەوانە هیچ سانسۆرێکشی لەسەردا نانێن ئینجا شتەکانیش بۆ بە چاولێکەری من شخصی خۆم حەز ناکەم بەی شێوەیەکی بۆ خۆم تەنانە شخصی خۆشم لە مادە ئەلکترۆنیەکان نزیک ببمەوە چونکە لەبەرەوەی ڕاستە قازانجی هەیە بەڵام زەریدی زیاترە هەزەکەم منداڵ لە خوێندەواری دوا دەکەوێت چاوەکانی زەعیف دەبێت کەسایەتی لاواز دەبێت کەسێکی سڕ دەردەچێت کەسێکی بڵێن چۆن دەڵێ ئیجتیماعی و کۆمەڵاتی دەرناچێت بگرێ هینیش دەبێت گۆشەگیریش دەبێت پێم وایە چاو لە دایک و باوکیان دەکەن دایکێکە لەبای ڕاهەتا ئێوارە هەڵدەستێت خەریکی موبایلەکەیەتی خەریک فەیسبووکە منداڵەکەش تەوان چاو لەوی دەکات یعنی ڕاستە ئێستا کاتەکە پێشکەوتووە زمانی حەولەمەیە بەڵام ئەگەر بکرێت زیاتر شتە کۆنەکان بەکاربێنینە ها دایک و باوکان چۆن بڵێن تیمامیان زیاتر بە منداڵەکانیان دەدا جەریوا بڵێن خوان لێبیر دەبچۆ لەبەر منداڵەکان بۆی کەسێکی سەرکەوتویان لێ دەرچێت ئێستاش ئەو کەسانی کە بڵێن چۆن دەڵێ نووسەرن و ڕۆشنبیرن و دکتۆرن و ئەوانن بەروبوومی دایکە کۆنەکانن لە ماڵەوە خەریکی چی یاری ئەەکەی باشە زیاتر یاری بە چیەکەیت وەرەقە وەرەقە کاتە خەریکی موبایل نابی زۆرە زۆرنا لەبەرەوەی موبایل خراپە باشە ئەی ناچیتە دەرەوە بەلای هاوڕەکانە با ئەی یانەکەم تۆ لە ماڵەوە لەبەرەوەی ئێستا کە خوێندن نییە و دەرگاکانی خوێندنگە داخراوە تۆ بۆ خۆ سعیەکەی تۆ لە پۆلی چێنی دوو ئەی ئافرەن فێری هیچ شتێک بوویتە لە مەکتەب ئێستا ڕۆژی گیانی مناڵانە پیرۆزبایی خۆت ئاڕاستی مناڵانکە ڕۆژی گیانی مناڵان پیرۆز بێت ڕۆژانە بە چیە خەریکە والله هەر ئێمە ناو بازار و لە مەکتەبام خەریکی موبایل نەخێر باشە بۆچی خەریکی موبایل نابێت وڵی زۆر حەزم لێ نییە ئەی ئافرم ئەی ئاریان ئێستا خوێندنگە نییە تو خود لە ماڵ لۆ سایەکەی بەڵێ ڕۆژانە هیچیش موبایل بەکار ناهێنی با بەکاریانم بەڵام ئەو نەنا بەپێ پێویست بەکاریانم بەپێی پێویست بۆ شتی بە سوود بەکارێنیە بۆ پۆبجی و یاریکردن وڵی بۆ شتی بە سوود بەکاریانم واتە پۆبجی بجی ناکەم ئەی ڕۆژی ژیانی مناڵانە ئاگاداری نەوەڵە ڕۆژ ژیانی مناڵان پیرۆستان بێت بەهۆی ئەوی کە ئێستا خوێندنگە نییە تۆ لە ماڵەوە خۆ سعیەکەیت بەڵێ باشە ئەی خەریکی موبایلە بی نەخێر هیچ خەریکی موبایل نابی نەخێر خۆت حەزی لە نێیان داناڵە داناڵە باشە ئەوین لەگەڵ هاوڕەکان تاچیتە دەرەوە یاری بکەیت جاروە ئەیکەم و جاروە نایکەم پیرۆزبای خۆ ئاراستی مناڵانکە ڕۆژی گیانە مناڵان پیرۆز بێ باشە جگە لە خوێندن لە ماڵەوە خەریکی یاری ئەبێت چی یاری چی ئەکی زیاتر وڵی یاری ئایپاد یا جای وایە لەگەڵ خوشەکەمە یاریەکەم باشە پۆبجیەکەی ناوەڵە ئەو بناوانی کە پۆبجیەکەن چیان پێڵێ هەر کەسە پۆبجیەکە بابیسڕێتەوە چونکە بەڕاستی خراپە لەوانەیە تووشی نەخۆشی نەفسیتکە ڕۆژی جیهانی مناڵانە پیرۆزبای خۆ لە مناڵانی جیهان پیرۆستباییتان بێ بۆ ڕۆژی جیهانی مناڵان